مرحبا تماشفان هجا هم به پروگرام که هم به مرنه ام دیسا دمالا و میوانن از هیویدارم هم مباش گهداری بکن ام بنرن روشا کردستان د چوه تایده د بکده بده چه اونزانن شر اوکرانیا لدنه روژه کی نو جیانک نو دست بکرد دنه وقت بره نبه دبیجن امشي بنرن او روشا اوكرانيا وسر كردستان چاوا روشا كي نه بينه وان بنرن سر روجاوا كا چدبه چنابل روجاوا چقومي رونيك بري ما روشن بري ما در به عقيده چد فكرن قالك مهمه و هونزانن د دوارك د مابن روجا و باشور و كردستان ده بدار دخنن او دوار جبو چواتایی و تا او دوار چی حوال مناج مرا چه دبین دکتر حکیم بمرایی تبخیرات که دکتر و سای زنداشی آوین قادر تبخیراتی حوال می دو حوال می جبو ویجی ام دخوازن دست پی بکن پیشی ام بین هم بخیراتن کک سعید تبخیراتی کرم که خوبم بده ناس کرم زۆر سپاس من سعید سەرنجەم خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانم ئەندامی کۆنگرەی کوردستان و هەروەها لە بواری مافی مرۆڤ چەند ساڵێک کارم کردووە فەرموون کاک حاکیم ام پێکی ناس من حكيم عبد الكريم اندامي كونغري نتوي كردستان واندامي كوميتي ازادي اوجلان باشوري كردستان لشاري دربن خان ولا بانسر بانچاو خوشكا اورين قادر سرا دنگه تنايز نكا دنگه تتي نكا جرك دنگه خطوبكي دنگه من أورين محمد قادر من بزيشكم لسليماني وقصتان لقلقم أندامي سربخوي كنكم تبخيراتي كيك زكي حوراني الناس مذهب وكان زۆر سپاس ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان دکتۆر دەنگەکە زۆر بەستە بۆ یەکێک بتوانین بەشدار بین ئیشتە کەرەمکە بەێ نکە هەواڵە هێژا ئونزانن ئوکرانیاکی شەڕێکی گەرە گرنگ دەست پێ کرد و نکاژی پیشی ترکیه دولتا ایرانه و هنک دەبەرێ دناژی دخوازن خوڕەژی وەزیفە دەرخن و دەبێ نابەرە شەڕێ رووسیا و ئوکرانیەدە فرسەتێک گرنگ بکن و هەموو وڵاتێ کوردستان داگەرگەر بکن مەسەل ji بۆ wî ê pêşî em ser çikê bişînin divê rewşê de du Ukrayna ew ê rewşa Rojava çawa bibe belê keksayî sandajî tiye çawa çijmer bêje ser ew şerê Ukrayna û rewşa Rojava da çi weta ew ê pê qewîme û Kurd gelek çi bikin بەڵێ زۆر سپاس سەرەتا من پێم خۆش بوو کە بە ڕێزانی تر دەست پێ بکەم بەڵام ئەوەی کە من لە بێژین زانیاری من ئابێت
تاوجێگەی کە من بزانم بارحەڵ دەوڵەتانی داگیرکە ئێران چە تورکیا هەروەها تا حەدێکی سووریا و عێراقیش بکەیتە پاڵی ئەوان پلان و پرۆژە خۆیانیان بۆ کوردستان هەیە بۆ داگیرکەری خۆیان هەروەها بینین کە لە بازنەی نێونەتەوەیشدا کە بارحەڵ وڵاتانی زلهێز چە لە ڕۆژاوا هەروەها چە لە ناوچەکە ئەوانی بەرژەوەندی خۆیانیان ئەوێ هەر بۆیە بەو وەزیەتەوە کە بارحەڵ لەگەڵ رووسیا و ئامریکا تایزە پێشاتوە لە لایەکی ترەوە ئەو دوو بلۆکە بوونەی جیهان لە حاڵەتێکا کە پێشاتوە ئەتانێت بە هەر جۆرێک مەترسیکی زۆری لەسەر ڕۆژاوا بێت و بە هەر شێوەیەک ئەتانێت ڕۆژاوا ببێ بە بنکەیەک بۆ ئەم شەڕێکە بنکەی بێدین دوو بلۆکی جیهان ئەتانێت کاریگەری زۆری لەسەر بێت لە لایەکی تریشەوە بینین کە بارحاڵ ڕۆژاوایەکی لەو دەستکەوتانەیە کە تایسە لە مێژووی مرۆڤایەتیە چەند جار تەکرارە بووەتەوە کە هەر لە خودی ئۆکراینا پێش ئەوەی ئینقلابی رووسیا یا لە دۆرانی ئینقلابی رووسیا کە ڕەشپۆشەکان ئەنجامیاندا و هەروە لە کاتەلۆنیا و چەند جێگەیەکی تریجا بارحاڵ ئەو ئینقلابەی کە ئیمڕۆ لە ڕۆژاوا کردێت تا حەدێک هاو نمونەی ئەوە لە زۆر جێگەی جیهانە بە بارحاڵ تاوجێگەی کە من بزانم گەلێکی بووە سەربگرێ بەڵام هەمیشە زلهێزەکان و بارحاڵ وڵاتانی داگیرکەر و دەوڵەتمەندەوە بە شێوازی بەرەنگاری بوونەتەوە نەیان هێشتووە ڕۆژاوا دوای ئەو مدەتەوە کە هەیە کە بارحاڵ 9 ساڵە خەریکە ئێدامەی هەیە وەکو چقلێکە لە چاوی بارحاڵ دنیای سەرمایەداری و دنیای کاپیتالیزم هەر بۆیە بە باوەڕی من مەترسیکی تری لە بواری ئیدۆلۆژیکە و لەسەر ڕۆژاوا هەیە لە لایەکی تریشەوە هەر وەزیەتێکە لە ناو شەڕی ئێران و تورکیا بێژین بە گشتی وەکو جیهانی سنی و جیهانی شیعە لە بەردایە ئەوەیش خۆی بارحاڵ ئەتوانێت تاسیرێکی زۆری لەسەر ئەوە بێت کە ڕۆژاوا بە چه ئاقارێکا بڕوات ئەوەی کە بینین بارحاڵ وڵاتانی ڕۆژاوای دەریتەوە بێ تا حەدێک گەلێکیان ڕەسمیەتی بە بەشارەسەد بدەن لە بواری دەوڵەتی خۆیەوە وەکو بەشارەسەد وەکو دەوڵەتی سووریە ئەوەی خۆی یەکێ لەو بەحسانەیە کە بارحاڵەتانەیە بەحسێکی مهم بێ لەم بوارەدا بە باوەڕی من ئێمە وەکو گەلی کورد بۆ ئەوەی کە بتوانین بەرەنگاری ئەم مەسەلە بینەوە سەرەکی تەرین ئەرکی کە بەسەرمانەوەیە یەکڕێزیکی نەتەوەییە و ئەو یەکڕێزیە نەتەوەییە ئەتانێ بە شێوازێک مە لەم وەزیەتەی کە ئیمڕۆ دووشاری بووین نەجات بدات هەر بۆیە بە باوەڕی من کارێکە ئیمڕۆشێ بەدەستمانەوە بێت لە تەواوی بەشەکانی کوردستانە بە هەموو جۆرێکی و دانین هەموو هێزانەی کە لە ناو کوردستانە هەیە بە هەموو جۆرێکی لە ناو بەرەیکی کوردستانی لە ناو یەکگەتیکی کوردستانیا بارحاڵ لە بەرابەر داگیرکەرەکانەوە ئێمە هاودەنگیکمان هەبێت کە بتانین بەرەنگاری ئەم وەزیەتە بینەوە نەتەنیا ڕۆژاوا بەڵکو باشووری کوردستانی لە خەتەرێکی گەورەدایە هەروەها ئەو دەستکەوتانەی کە لە باکووری کوردستانە بەدەساتوە یا ئەو دەستکەوتانەی کە ئیمڕۆ خەباتێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانی هەیە ئەوانەی چەند لە مەترسیکی گەورەدایە ئێمە گەلی کورد ئیمڕۆ بە گشتی لە وەزیەتێکدایە ئەگەر نەتانێ خۆی لە وەزیەتە بەرەنگار بکاتەوە ناو ماڵی خۆی ڕێک بخات بە باوەڕی من ئەتانەی هەڕەشەیەکی گەورە بێ بۆ سەر گەلی کورد و بە شێوازی ببێ بە کێشەیەکی سەرەکی بۆ گەلی کورد من هەر لێرە کۆتایی پێتێرم و گوێگشتی بەڕێزانی دیکات زۆر سپاس دەکەن خوشکە ئاورەنگ کادیر ئیشتە بۆ ڕۆژەوە دوارێک لە ئارا ڕۆژەوە و باشوور و کوردستان شەنگال سەر شەنگالێ چیک دەکەن ئاورن قادر ئەس باوەرم لە پرۆگرامێ دەرکەت پرۆپلامشی بوو نکە ئەو ڕەوشە وێ دووارێ دووار باشوور و کوردستان دەوڵەتی عێراقی چی دەفکرێت بۆ تو تێگەیشت لە شەنگال دوار خاسەکەن باشووری کوردستان و شەنگال دەخوازن ئەو دوارێ پێکەلیە باشوور و ڕۆژەوە خۆت بکەن
کە گرنگە هەمومان باسی یەکێتی نەتەوەییەکەن بەڵام لە حەقیقەتی واقعی ئەمڕۆ و مێژووی کووردا هیچ کاتێک کورد فکری یەکێتی نەتەوەیی نییە بە شێوەیەکی ڕاستەقینە و قەتیش پراکتیزەی نەکردووە و ڕۆژی ئەمڕۆ ڕۆژێکی زۆر کریتیکەڵە زۆر ڕۆژێکی قەلقا بەنسبەت کوردانەوە ئەگەر یەکێتیەک دروست بکەن ئایا ئەبێ میکانیزمەکانی چێکردنی ئەو یەکێتیە چاوە دەبێت کێشەکە لەوایە مێنتاڵی کوردی بۆ یەکێتی نەتەوەیی بە حەقیقەت لە واقعی ئەوڕۆیە لایەنگیری جەمسەرگیری و لایەنی نێودەوڵەتی کاریگەری زیاتری هەیە لەسەر ئەوەی کە کوردان یەکگرتوو نەبن استراتیجی حزبی هەیە ئەوانە بەریەک دەکەون لە نەتیجە لە ئەنجام کورد ئەگەر خوێندنەوەی ڕاستەقینەی نەبێت بۆ سیاسەتی نێودەوڵەتی ئەوڕۆ وەکو هەموو مێژووی کورد دووبارە بوونەوەی دۆڕانە چونکە باشوور و ڕۆژئاوا هەردووکیان باشوور زیاتر بە شێوەیەکی یاسایی قوارەیەکی یاسایی هەیە یاسایی ناو دەوڵەتی پێوەلکێنراو یان داگیرکراوە یان بە هەر شێوەیەک بێ لەگەڵ عێراقا قوارەیەکی یاسایی هەیە بە ناوی کوردستانەوە قوارەی ڕۆژئاوا دیفاکتۆیە و هەوڵ ئەدرێ بۆ ئەوەی بکرێ بە قوارەیەکی یاسایی لەناو ئەگەر بەلایەنی کەمەوە لەناو سنووری دەوڵەتی سووریا بێ بەڵام ئەو کارانەی کە کراوە ینی لەلایەن داگیرکەرانەوە و تەنانەت دوو قوتبی رووسیا و ئەمریکاش ڕێگر نەبوون لە داگیرکردنی ئەفرین کە ئەوە خاڵێکی ئەوە بڵێن لێدانێکی کوشندەیە بۆ استراتیجی نەتەوەیی و یەکبوونی کوردان چونکە کوردان ڕەنگە ئەفرین وەکو شارێکی وەکو زاخۆ حسابیکەن بەس ئەوە غەڵەتە ئەفرین استراتیجیەتی کوردانە پێویست بوو لەسەر ئەفرین زۆر کاری گەورەتر بکرێت و لەلایەنی نێودەوڵەتیەوە ئیشی لەسەر بکرێت چونکە ئەو گۆڕانکاری لە دیموگرافیا ئەفرینە ئێمە بە تەعریب و تەعیس و تەرحیل ئەوە سێ کوچکەکەی بەعس لە کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی هەرێم بڵێن عێراق لە بینی هەرێم و عێراقا ئەوانە زۆر زەرەرمان کردووە لە کۆتا لە ناویشانە شنگالە بێگومان ڕەنگە ڕۆژێک ببن ئەگەر مادەی 140 بێتەکایەوانێ و ئیشی لەسەر بکرێ ڕەنگە ئێمە زۆر ناوچە لە دەست بێن بێگومان شنگال و هەندێ یعنی ناوچەی سنووری هەیە کە ڕۆژ ئاوا و باشوور ئەوە استراتیجی نەتەوەییە یعنی ئەگەر ئێمە کاری نەتەوەیی بکەین ئێمە ئەبێ ئیش بکەین لەسەر ئەوەی ئەو هێڵە کە سنووری دوو دەوڵەتە ئەوە بێ سنووری ئێمەیە بەڵام ئایا ئێمە بەڕاستی ئیش ئەەکەین بۆ ئەوەی ئەو سنوورە لابەرین بەداخەوە من ئەوەی ئەیبینم وانییە لەبەرەوە مێنتاڵی کورد ئەبێ مڕاجعە پیاچوونەوەی بە خۆیان بکات و مەسلەحەتی گشتی نەتەوەی بە تایبەتی ئەم کاتەی کە شەڕی ئۆکرانیا دروست بوو ئەوەی خوێندنەوەی قوڵی هەبێ بۆ سیاسەتی نێودەوڵەتی ئەبینیت کە ئۆکرانیا ڕەنگە نمونەیەک بێ وەکو کوردستان بەڵام ئەو دەوڵەتێکی سەربەخۆیە بەڵام بە هەمان شێوە لە هەموو لایەکەوانە پرێژەر یعنی زەختی لێ ئەکرێ بۆ ئەوەی تەسلیم بێ بەم لا یاخود بەولا ئەو شەڕە وێرانکەرە کرا بەهۆی سەرکردایەتێکی بووکەڵەوە لە ئۆکرانیا ئەگەر ئەو سەرکردایەتێ بەڕاستی نیشتیمان پەروەەر وایە خۆی نەئەخستە ئەو شەڕەوانێ چونکە نە ڕۆژئاوا ئەتوانێ بیپارێزێ لە بەرامبەر رووسیا نە رووسیاش لەبەرەوە ئەو وڵاتانەی کە بەم شێوەیەن و وا ئەزانم کوردیش ئەگەر سیاسەتمەدارانی کورد کەنەکە ئەگەر ئەو ڕۆڵەی هەبێ ئەبێ کوردی ئەمڕۆ بیر لە سیاسەتێکی نیوترال بکاتەوانێ بۆ ئەوەی ئەو جەمسەرگیریە
ڕۆڵی گەورەی نەبێت لە سیاسەتی لۆکاڵی بەشەکانی کوردستانە چونکە ئەو جەمسەرگیریە نەهامەتی و پەرش و بڵاو چونکە ئێمە لە مێژوودا هەمیشە جەمسەرگیری لایەنە کوردیەکان بووە کە لایەنەکەی تری خستووە بابان بێت بۆتان بێ نازام سۆران بێ هەمیشە مێژوو کورد زمانێک کە بوو بە 2 لە چاڵدیران و دوایی بوو بە 4 لە سایکسپیکۆ ئەمانە لایەنگیریەکانە کە ناهێڵێ کورد یەک بگرێ و یەکێتی نەتەوەیی چێ ببێ یەکێتی نەتەوەیی شیعار نییە یەکێتی نەتەوەیی پێویستە ببێ بە پرۆسەیە ببێ بە فاکتە ببێ بە کۆنسپتێک ئیش و ئالیات یعنی میکانیزمی بۆ دابنرێ بۆ ئیشکردن و ئەمە ئیشێکی زۆرە چونکە ڕۆحی ئەوەی ئەوێت کە کوردان اتفاقی لەسەر بکەن نەک لایەنگیری ئەملا و ئەولا کەک زەکەریا ڕۆژەوە شەنگا ئەو دووار لە مابل ئەو مابین کوردستان ئەوش حرەمێ عراقی خاسەکە دەولەتە عراقی لێ نازانم حرەمە حکومەتە باشوور تێکل ئەبێ ئاننا ئەو دووار ji بۆ چییە چوەتایە کورد گەرەک ji بۆ وی کەنەکە چ دکن و چاوە خەباتێک چاوە دکن ببوورن من دا ناخرێ مایکەکەم ڕەنگە دەنگ ببێ نازەم لۆکە ئەبێت شاشەکە بەڵێ گۆداری تۆ بووم دکتۆر هاورێن وی قسەیەوی خلاص بوو بەڕاستی خۆی دروستکردنی ئەو دیوارە لە ساڵی 2015 ئەو کاتە خەندەقێک هەڵدرا بۆی جیاکاری لە بینی ڕۆژ ئاوا و باشوورە دروست ببێ بەداخەوە ئێمە دەزانین کە باشووری کوردستان دوو هێزی سیاسی بە تایبەتی پارتی و یەکێتی کە حکمی وڵات دەکەن ئەوانیش گوێداری ڕژێمی ئێرانن و گوێداری ڕژێمی تورکیان و ئەو دەوڵەتە هەشتێک بڵێ بە باشوور چونکە ئەوانیش دوو هێزی سیاسی ئەوان تەطبیقیەکەن چونکە دروستکردنی هەر دیوارە یا هەر هەڵکەندنی خەندەقێک لە بینی ڕۆژاوا بێ یا باشوور بێ یا شنگال بە خۆی شنگال بەشێکە لە پارچەیەکی باشووری کوردستان و بەشێکە لە کوردستانی گەورە چونکە لە هەر جیاکاریەکە و هەڵکەندنی هەر خەندەقێک یا بەستنی دیوارێک گەورەترین زەرەر لە گەلی کوردەیە چونکە پارچەی تری کوردستانی لێبێتەوە هەر چۆن لە باشووری کوردستانە چەندین هێز و لایەنی سیاسی هەر یەکە و هێزێکی بۆ خۆی هەیە و حکومداریەک بۆ خۆی دەکا ئەوەش دەبێتە بەشێکی جیابوونەوە و حکومداریەکی جیابوونەوە لە باشووری کوردستان بۆیە ئەگەر هەر لە ئێستەوە ئەو دیوارە دەست پێ کرابێت دەکرێت کۆنگرەی نەتەوەی کوردستان جەختێکی گەورە دروست بکە هەر چۆن ئێمە ساڵی 2015 لەگەڵ کۆمەڵی هەواڵا چوین ئەو گرەیەمانشتان کە ناکرێت خەندەق لە بینی باشوور و ڕۆژاوادا هەبێت چونکە ئەمە کوردستانە و کوردستانیش هەموو نەتەوەیەک دەتوانێت یا بژی سربەخۆ بێ و هەر پاساوێک بێت بە پاساوی هێنانی داعش لەو سنوورەوە یا بە پاساوی هێرش بۆ باشووری کوردستان ئەمە ناکرێتە ئەوەی تۆ دیوارێکی 9 مەتری بە بڵندی و چەند کیلۆمەترێ بە درێژی دروست بکەی لەو بێنەوەدا چونکە بمانەوە نەمانەوێ کوردستانی هەموو گەلی کووردە و ئەگەر ئەوە بێت مادەکانی وەکو دکتۆر هاورین ئاماژەی پێدا مادەکانی 140 تەطبیق بکرێت ئەوە تا ئێمە کەرکووکمان لە دەستیاوە ئەگەر واش بکرێەوە شنگال لە دەستین و کوێرەیەکی قایمتر لە بینی ڕۆژاوا و باشوورە دروست دەبێ و دەکرێت کۆنگرەی نەتەوەی کوردستان جەختێکی گەورە لەسەرەوە بکراتەوە و لیژنەکان بەڕێز دکتۆر حەکیم و دکتۆرکانی تر دکتۆر هاورین لە باشووری کوردستان دەتوانن سەردانێک ئاماژەیەک بۆ ئەو شوێنە بکەن و بتوانن ببینە ئەو شوێنە ئایا و دیوارە چۆن دروست دەکرێت ئاماژە بۆ دیوارە هۆکار چییە ئەوە زۆر گرنگە
قال لك سباستكن كاك زكريا نكا كاك حاكم بج كلام أخذ كاني بوي ما بيجي دنجة ماتته أتواني بوم بيجي أو مثلا دوارا كردستان دمانبرا روجاوا وباشورا كردستان چی جبو چه او دوارا چه دکن یعنی اون جبو وی دوار چه نبون چه دکن چه آمده کاریا و هی چه دیپلوماسی تکلیا و هی بروجا و باشور اور دولت عراق سپاس بۆیەوە دیارە کاتێکاتە لەسەر شەنگاڵ دەکەین ینی قسەکردن لەسەر قوڵایی استراتیژی نەتەوەیی ئەگەر سەیری باوەکانی ساڵەی بۆمان دەردەکەن دیوار شتێک نییە جگە بەردەوامی ئەو اتفاقی کە لە نێوان عێراق و حکومەتی هەرێمی کوردستانە بە ئامانجی پەرگیرکردن و گەمارۆدانی شانگاڵ کراوە کەواتە هەر کەسێک کە بزانێت لێکۆڵەرێکی سیاسی بێت یان چاودێری دۆخەکە بکات دەزانێت کاریگەری دەوڵەتی تورک لێرەدا چییە. ئەو دیوارەی کە دەکرێت لە ناو ئەو پرۆسەی پیلانسازیەیە کە لەسەر گەلی شنگال و خۆبەڕێوەبەرەکەی دەگرێت. ئێمە من بۆ خۆم لەم فترەی پێشوا سەردانی شنگاڵم کرد بۆ شنگال بە جۆرێ لە جۆرەکان ئەتوانین بڕین پراکتیکی پارادیمای بەڕێز عەبدوڵڵا ئۆزان لەوێ خەریکی جێبەجێکردن و ستاتوێکی بە جۆرێک سەربەخۆیانە دروست بێت. ئەمە بۆ خۆی چۆن ئێستا لە ڕۆژاوای کوردستانە دروستبوونی جۆرێک لەو دروستبوونی جۆرێک لەو دیفاکتۆک و مامۆستا بەڕێز دکتۆر ئاڕن ئاماژەی پێکرد بێگومان کاریگەری لەسەر سیاسەتی ئەوەی کە تورکیا دەڵێ کاریگەری نێگەتیڤی دەبێت بۆ تورکیا بە نەزەری خۆیان. کەواتە ئەوەی کە گرنگە لای ئێمە باسکردن لەوەی ئایا گەلی کورد لە باشووری کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان بڕیاری لە ئیتفاقەیەک داوە لە پراوێزخستنی شەنگاڵەکان و گەماردانیان وەک چۆن گەمارۆدانی کەمپی مەخمورەیە. کەواتە ئێمە ئێستا لە ناو باردۆخێکی سیاسی مەترسیدارن لەو شوەیە کە بەداخەوە سیاسی حکومڕانی دەکات دیموکراتی نەتەوەیەکان ڕیانە برادا شێوازی بەڕێوەبردننی حکومڕانی ژیان لەژێر پرسیارە ئەرکی ئەخلاقی گەلی لەسەر پاتەساسیەکان وەک و کۆمەلگای مەدەنی چییە من ئەوەیە کە راوە و بە ڕوئایەکی لەوە بگەین پێویستمان بۆیە کە ناوەڕاستی تێدا سەقیوە جا لەسەرڕیشی ئەو ڕەنگانەوەی نەبێت گەلی هەچوا پاتێک کوردستان بە شوێکی بڵێن نێگەتیڤ تاکە ڕێگەیەک ڕێککە یەکێتی نەتەوەیی بێتە بوون و یەکتەوەیی بێتە بوون بە چ ئاسێک هەر یەک لە ئێمە دەزانین خۆشبەختانە لە خۆناغی شۆڕشی نەتەوەیەتی میلەتەکەمان لە کۆنەوە تا ئێستا هیچ کاتێک بەقەت ئەم سەردەمە ئێمە ڕوانینمان بۆ ئایندەی ناوچەکە نەبوو ئەویش لە ڕێگەی ئەو پارادیمۆ کە پێمان دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەقی ململانەکان و مەسلحەت و یەکلایکردنەوەی بەرژەوەندیە تایبەتیەکان و مەسلحەتەکانی دەوڵەتانی ئیزم و سەرمایەداریە هەر لەبەر ئەوە ئالێرەوە توانین بڵێن ڕەنگدانەوەی مۆدێنەکەی سەرمایەداری بە دەرکەوت بۆ ئێمە واتە ئەتوانین بڵێن
ئەو مەترسێک کە ئێمە هەمان بوو بە تایبەتی لە پەراوەکانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجلانی یان نووسینەکانی کە بەردەوام قسەی لەسەر مۆدێرنەتەی سەرمایەداری کردووە مەترسیەکانی هەژمنخوازی و چاوەچنۆکی سەرمایەداری کە نایەڵێن ناوچەکانی ئێمە ئارام بگرێ و هەر لە ساڵانی هەفتاوە ئێمە پێمان وتراوە یعنی بە تایبەتی کاتێک برجنسکی دەڵێت يجب أن يبقى هذه المنطقة قوسا للتوتر وأم منطقة واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتیش بە کوردستانی بە شووری کوردستان ناوچەکانی خۆمان ئەم ناوچانە ئەبێ بە ناوچەیەکی شڵاقاو بمێنێتەوە چونکە بەژەوەندی دەوڵەتانی زرێز لە یەکێتی و یەکریزی هێزی نەتەوەی من نیە بۆیە هەر پارچەبوونیەکە ئێستا لە نێوان لایەنە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان و تەنانەت لە ڕۆژاوای کوردستان هەیە لە ڕێگەی ئەو ناکۆکیانەی کە دروست لە نێوان پێدا و ئەنە کەسە و لە نێوان هەندێک پارتی لە باشوور لە باکووری کوردستان دروستکراوە بۆ یەکرزی چونکە دژمنی سەرەکی ناوچەی ئێمە ئێران تورکیا بەقووڵی کار لەسەرەوە دەکەن کە یەکێتی و هێزی نەتەوەی دروست نەبێت لێرەوە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە هێڵێکی سێم اختیار ئێمە بۆ هێڵ اختیارێکی عەقلانیە واتە یعنی ئەتوانین بڵێن ئێمە خاوەن ڕوئیایەکی نوێین کاتێک کە سەیری ڕۆژاوای کوردستانەکەین کاتێک کە دیواری لە بینی باشوور و ڕۆژاوای کوردستانیە گەشت دوژمنانی گەلەکەمان گەشتن ئەو قەناعەتەی کە لە ڕووی ڕۆحی و لە ڕووی هێزلی و لە ڕووی کلتوری و لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی وەفکریوە جۆرێک لە پێکەوەلکانێکی نوێ لە نێوان گەلا دروست بووە کەواتە دروستکردنی دیوارێک ڕەنگە کاریگەری لۆجیستی هەبێت ڕەنگە کاریگەری لۆجیستی هەبێت ڕەنگە ڕێگریکە لە جۆرێک لە هەماهەنگی و هاوسەنگی هێز بەڵام لە کۆتاییە ئەو جۆرەی لە بڵاوبوونەوەی ڕوانینێک بۆ دەرباز بوون لە تەنگەشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە قەنەعەت بوون بۆی کە هێڵی سێم واتە چارەسەری دیموکراتیانەی ناوچەکە و دوورکەوتنەوە لە دوژمنایەتی نەتەوەکان لە نێوانیەکە پێمان دەڵێت کە ئومێد هەیە کە بتوانین ئەم قۆناغە تێپەڕینەوە بەڵگەشەوەیە کە لە باشووری کوردستان دەرکەوت کە هێزێرێک ئێستا حکومڕانیەکەن دوورن لە ڕوانینی کۆمەڵگاییوە واتە ئەگەر سێرکەین هێزگەلێک ئیدعای نەتەوە و دەوڵەتبوونی دەکرد بەڵام ئێستا هەوڵی ئەوە ئەدا کە سوێندێکی یاسایی بخوا بڵێ بە خودا و بەم قورئانە من سەروەری خاکی عێراق و یەکپارچەی ئەپارێزم و هەر کەسێک کار بۆ کات دژمنی سەروەری عێراق کاتە گرنگە ئێمە ئەوە بزانین کە لە ڕووی کۆمەڵگاییوە جۆرێک لە باشی هەیە ڕاستە بێ ئیرادەکردنی بێ ئومێدکردنێکی خەڵک لە حیزبە سیاسەکان بەوە دروست بووە بەڵام دەکەین کە ئەم ئەزمونانەوە ئەم جۆرە لە ڕوانین بۆ دەوڵەتداری بۆ حکومداری لە کوردستانە بتوانین لە ڕێگەی دیموکراسی و لە ڕێگەی هەڵبژاردنەکانی ئاندۆ بتوانین کە جۆرێ لە شێوازی حکومڕانی لە باشووری کوردستانە دروستکەین لانی کەم دووشتە یەکەمیان ئەرکی ئەخلاقی هەر کەسێک قوارەی سیاسی دەستوری هەرێمی کوردستان پارێزن چونکە هەوارەی دەستوری هەرێمی کوردستان یەک لە دەستکەوتەکانمانە یەک لەو هەوڵانەیە کە بە خوێنی هەزاران شەیدراوە و دەستکەوتی هیچ حیزبولانێکی سیاسی ئەرکمانە چونکە ئەوەی کە دەفەتێکە لە باشووری کوردستان دروست بووە لەگەڵ دەوڵەتی عێراقا ناکرێت دەست بدرێت یعنی ئەمە ناکرێت لە دەست بدرێت ئەمەش هەوڵێوێت هەوڵی ئاشیخوانە وەکو دکتۆر ئاووتی گۆڕینی مێنتاڵیتی واتە عەقڵێتێک لە مش و دژمنی بەرامەوە یەکبوون و یەکریزی نەتەوەی ئەمەش دۆزینەوەی دوژمن ناسینی دوژمن زۆر گرنگە بەڕاستی کاتێک کە لە کەمپی مەخورا دەبینین سەدان ئایلە دەکەونە ژێر فشارەوە و دەوڵەتی عێراق و دەوڵەتی بڵێ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ شەنگاڵ و هەموو ئەمانە پێمان دەڵێ کە جۆرێک لە هەماهەنگی دەستگایی مخابەراتی لە نێوان تاسمی و میتی تورکی و بەداخەوە بەشێک لە هێزی سیاسی لە باشووری کوردستانە مشتەرەک بن بۆ لە باربردنی ئەم ئەزمونە بۆیە ئەرکی هەر کەسێکە بتوانێت بە شێوازێ لە شێوازەکان گەڕانەوەی متمانە و ئینتیمای نەتەوەی خۆمان چوە تاکە شتێک کە لە گۆڕانکاریەکانی ئەوروپا بەتایبەتی لە شەڕی ئۆکرانی
لەگەڵ رووسیا یەکشتی زۆر باش دەرکەوتەوەیە کە زۆرێک لە بەناو ڕۆشنبیر و کەسانی سیاسی حیزب سیاسیەکان بەردەوام جۆرێک لە قسان دەکرد بەرامبەر بنە پاکەتەوە یا هێزەکە هێزە وڵاتی کوردستان یان ناکرێ خۆن سەربازی و خەباتی چەکداری و ئەمانە باوی نەماوە هێزی چەک باوی نەماوە مرۆڤەکان ناتوان بەرامبەر ئالە و تەکنۆلۆژیای سەردەم بجەنگن لە ئۆکرانیا وەکو پێیوتین کە ئەکرێت گەلانی ناوچەکە بتوانن ڕوبەڕووی گەورەترین هێز گەورەترین چەک گەورەترین تاقەمانی گەورەترین تەکنۆلۆژیا بدەوە تەنها لە ڕێگەی دروستکردنی ئیرادە و هێزی خۆیوە ئەمە هەر وەک چۆن لە قۆناغی پێش شۆڕشی ڕۆژاوە جۆرێک لە ڕوانین بۆ ژن هەبوو بۆی کە ژن ینی ناتوانێت ڕۆڵ و کاریگەری لەناو کۆمەڵگا بێت بە خێر و بە سەدەقە ئەگەر پۆستە یا پلەیەک یا لە ئەندام پەرلەمانێک گەر بەڵام بینیمان بەهۆی دروستبوونی پارادیمایەکی فکریوە بەهۆی جۆرێک لە ڕوانینی ژن و ژیانەوە ژن لە ڕۆژاوای کوردستان سمبولی حڕیەت لە جیاندا کەواتە جارێکی تر چانسێک بۆ ئێمە دروستێمە درو ئیرادە و ئەو هێزەی کە ویستی لە دەستدانمان بۆ توانی گەڕێنەوە و گەلی کورد هەردەم یعنی ئەگەر بەراوردی بکەی گەلی کورد باسی ئافریقا کرد هەتا ئێستاش مانگێکە بەرگریەکە لە ڕۆژاوە بە هەموو ئەو هاوکاریانەی کە دەوڵەتانی زلی هێزەکە بەڵام گەلی کورد لەوێت لەبەرەوە خاوەن ڕوئیا و بیرێک و دیایەک و جیهانبینێکی هەبوو و دەیزانی ژیان بەلای ئازادی مانایەکی نییە بینیمان لە کۆمانی هیچ بەرخۆدانێکیان کرد و لە ئەفرینیش ئەو بەرگری کە لەوێکرا زیاد لە 3 مانگ هێشتا 2 مانگی ترکە ئۆکرانیا مقاومەکە ناگەن ئەو ئاسە بەمەرجێ هەموو ئەو تەکنۆلۆژیای ئێستا هەموو ئەو تەکنۆلۆژیای ئێستا کە دژ بە گەلی ئەفوی هەموو ئەو تەکنۆلۆژیای کە ئێستا دژ بە گەلی باشووری بە ئەوروپا دەکرێت بە ئۆکرانیا دژ بە گەلی ئەمە لە ئەفریقا بەڵام بەرگری و توانە سازێکی بەهێزمان بووە کەواتە شانسی کورد لە بەرزبوونەوە تەنها شتێکەمە ئەوەیە کە چۆن لەوانی هێزی نەتەوەیمان یەک بخەین و دوورکەوینەوە لەو باگراوندەی کە هەمان بۆ ئەویش دووبەکی و ناحەزی لە نێوان لایەنە سیاسیەکانە چونکە لە ڕاستی ئەگەر لایەنە سیاسیەکان یەکگرتو نەبن کۆمەڵگاش پێڵکەوە بێت ناتوانێت گا بۆ ئاستەی کە ویستی هەرمومانە ئەوڵ حکمە دەنگی خۆ بکە بە شتێوێ قسە بکە ئەس دخوازم سەر مقدر سادر و حرەمی کوردستانê nika dixwazin bi hevre hikûmeta Iraqê çêkin lê sedem ew kê Sadir Tirkiye hewkariya bin Sadir dike ez anî Başûrê Kurdistan tekiliya wî bi Tirkiye gelek quwetir e û nika jî ew Sadir hikûmet xas bike yani çûweta dibe ser Başûrê Kurdistan ew ez qasîkê ez zanim ew jî binî Sadir jî pir milliyetçiyek wa dibêjin watanperwer ne watanperwer bi Kurdiya milliyetçî çi dibêjin nîjazperestek dijminê Kurd yani wek dijminê Kurd tê xuya û bi Tirkiye jî bi Erdoğana jî pir têkiliya wî bi quwetê ew hikûmet çêbibe rewşa gelê Kurd li Başûr û ew ê li ser Şengalê çêbibe ew mesela ev duwar em ê çawa dîsa ser wî ew ê çûwetayê xerab bînî ser Kurdistanê kek Saîd Senda jî min te pirsî بەڵێ هەروەکە خۆتان فەرموتان ڕاستی هەیە کە لە باشووری کوردستانە بەداخەوە ئێمە دوو حەزبی سەرەکیمان هەیە دوو بەشن جۆغرافیا ناوچەیان کردوێتە دوو بەشی جیاواز هەروەها هیچ خۆیانیان بەستوێتەوە بە دوو وڵاتی داگیرکەرەوە لە بەشی زەردا بینین
ڕابطەیەکی باش گێڕێبەستەرێکی زۆر چاوسێنە لەگەڵ تورکیا بەسراوە و دەوڵەتی تورکیاش بە هەموو شێوازێک گەرەکی ئەو گرێبەستانەی کە هەیەی ئەیەوێت بیکات بەسەر باشووری کوردستانە بیچەسپێنێت لە لایکی تریشە و لەو لاکەی تریشە و دەوڵەتی ئێران لە لایکی لەو لاکەی تری و هەر بەو شێوە لەگەڵ ئەو بەشەکەی تریە ڕەفتار دەکات لە مقابڵم دوانەی شابینی لە کاتی مەسەڵەن هەڵبژاردنەکانە لە کاتی مەسایلێکی کە مهمە بۆ باشووری کوردستان و هەروەها عێراقیش ئەبینینەوە دوو دەوڵەتە بە بێژین ڕێگەیەکی پارحەڵ لەبەر چاوە کە دیارە بە ڕاستوخۆ خەریکن بەشداری لەناو ئەو پرۆسا ئەکەن و بە شێوازێک دەستاواژە ئەکەن لە سەر ئەو سیاسەتێک کە باشووری کوردستان و خەڵکی باشووری کوردستانە یانەوێت وەگەرەکیانە هەموو جۆرێک بە سەر بەو نەفع و بەو بەرژەوەندیەکە خۆیان یانەوێت لە ناوچەکە بەڕێوە بڕوات لە لایکی تریشەوە ئەبینین کە بەرحاڵ ئەو گرێبەستانەی کە لەگەڵ دەوڵەتی تورکیا لە بەخصوص لە بەشی زەدا بەسراوە بۆتە باعیسەوەی کە بۆ نمونە لە بواری ئابوووریە و زەرێکی زۆر لە باشووری کوردستان بدات لە کاتێکا کابینین مەسەڵەن نەوت قیمەتێکی زۆری چوەتە سەر بەڵام گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بێژین ڕوتی زەردی باشووری کوردستانەوە بە شێوازێکە کە ئەو دەرامەدەی کە لە جیهانە بۆ وڵاتانێک کە نەوت ئەدەنە دەرەوە نییە وهروەها بووە باعیسەوەی کە خەڵکی باشووری کوردستانی بە شێوازێک زەرەر و زەرمەندێکی زۆریان هەبێت لە لایکی تریتەوە بەرحاڵەوە شتێکی دیارە کە ئێمە بینین ڕوتی حرەکەتی پارتی کرێکارانی کوردستان بە حرەکەتێکی بەرحاڵ بە شێوازێک لە ڕوتی مردمیە خۆی بینێتەوە لە کاتێکە ڕوتی زەردی بێزین پارتی لە باشووری کوردستانە کە بە شێوازێک خەریکە سیاستی خۆیەکاویش خۆی لە ڕوتی بێژین بەرژەوەندی سەرمایەداری و بەرژەوەندی لیبرالیزما خەریکە خۆی بینێتەوە هەر بۆ جۆرە بینیت ئێمە بووە باعث کێشەیەکی گەورە کە خودی ڕۆژهەڵا خودی بێژین بە کوردستان بەگشتی جوغرافیای کوردستان بووە کێشەیەکی سەرەکی کە دروست بووە لە ناویە ئەوەی کە شەڕێکی بێژین سات لەبین ئەم دوو حەزبە یا بەرحاڵ ئەم دوو لایەنە لە تەواوی کوردستانە دەریدا و بۆتە باعیسەوەی کە بەرحاڵم یەکگرتوویە دروست نەبێت و لە لایەکی تریجەوە بینین کە پارتی بە شێوازێکی زۆر نامرۆڤانە خەریکە یارمەتی لە دەوڵەتی تورکی ئەگرێ بۆ ئەم مەبەستەی خۆی کە ئەمە بووە کێشەیەکی سەرەکی بۆ هەم باشووری کوردستان و هەم بەگشتیش بۆ تەواوی گەلی کوردستان و بووە باعیسەوەی کە ئیمڕۆی ما بینین حتا دەوڵەتی تورکیە دەستاوێژە لە بەشی تورکەکانی حتا ڕۆژهەڵاتی کوردستانی شائەکات و بە شێوازێک ئەوانێکی بە شێوازێک دروست کردووە کە دژایەتی ئەو خەباتێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە گەلی کورد خەریکەکات و ئەمە بە شێوازێک من پێم وایە مەترسیکی گەورەیە بۆ تەواوی کوردستان نەتەنیا بۆ باشووری کوردستان بە شێوازێک ئەتانێ ببێ بە مەترسیکی زۆر گەورە بۆ هەموو کوردستان و ببێ بە خۆی ئەوەی کە بەرحاڵ ئێمە وەکو گەلی کورد پەرژەوازتر لەم وەزعیەتەی کە ستێداین بە شێوازێک پەژوالتر بین و بە شێوازێکی زۆر نامونەزەم بتانین لە بەرابەر داگیرکەری ئەو وڵاتانە دەست بێسینەوە هەروەها هیچ ئەو بەرحاڵ خەبەرانەی کە تێتە دەرەوە لە ناو مێدیاکانە بە شێوازێک لەو ڕاستیە باسەکە کە پارتی بە شێوازێک لە تەکمیتی تورکیا هاوکاریەکە لە بەرابەر گریلا و ئەمەش خۆی نەتەنیا بۆ خودی پارتی بەڵکو بۆ تەواوی گەلی کورد زەرەری هەیە زەرەمەندیە بێ چونەگە دەوڵەتی تورکیا بەرحاڵ بیویستای کە حکوومەتی هەرێمی کوردستانی بە ڕسمیەت بناسیای لە کاتی انتخاباتەکە وڵین حکوومەت نەبوو کە دەرگا بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ببەسێ و ئەگەر حکوومەتی دەوڵەتی تورکیا بیویستای دڵسۆزیکی بۆ پارتی و بەرحاڵ باشووری کوردستان بووای لەم هەموو ساڵا ئەم گشتە دەستەواژە لە ناو باشووری کوردستانە نەئەکرد و بە شێوازێک نابوو بە کێشە بۆ باشووری کوردستان ئێمە بینین کە بە شێوازێک بوونی گریلا لە قەندیل و هەروە ناوچەکانی تری سنووری باشووری کوردستان لەگەڵ باکووری کوردستانە بووەتە هۆی ئەوەی کە بەرحاڵ بەرگیری بکات لە دەوڵەتی تورکیا کە بێت تەواوی ناوچەکە داگیر بکات ئەمە شتێکی شاراوە نییە کە نە دەوڵەتی تورکیا تا ئیستا قبولی کردووە کە کوردستانی وجودی هەیە و نە حاضریکە کوردستانێک لەسەر سنوورەکانیا بێت
ئەوان هەر خۆیان لە ابتدا و باسییان لەوە کردووە کە ئەوان ئەگەر چادرێکی لە ئافریقا و ببێ بەناو کوردستان ئەمان لەگەڵ یا دژایەتی دەکەن ئیتر چۆن دەڵن کوردستانێک لە نزیکی سنووری ئەوانە بێت و بە شێوازی دژایەتی نەکەن ئەمە بە باوەڕی من بۆتە کێشێکی سەرەکی بۆ ئێمە کە پارتی بەم شێوە لەگەڵ دەوڵەتی تورکیا هاوکاری ئەکات و ئەوێتە باعیسەوەی کە ئەو وەزیەتەی کە ئێمە هەم تێداین وەکو گەلی کورد ئەم وەزیەتەی کە بەڕاستی لە هەموو ملەتەکانی ناوچەکە چەساوەتر و بەرحاڵ هەژارتر و بە شێوازێک زەختێکی زۆر لە سەرمانە بۆتە باعیسەوەی کە بەرحاڵ ئەمە هەر ئێدامەی پێدا بێت و هیچ کاتێ ئەو سەربەخۆی نەتەوەییە نەتانین بگەین هەر بۆیە بە باوەڕی من کێشەی کە ئیمڕۆ هەمانە کێشەی کە پارتی بەرحاڵ بە شێوازێک دروستی کردووە لە ناوچەکەدا ئەگەر پارتی بیاوێت بە شێوازێک لە ناو یەکگەتێکی نەتەوەییە لە بەژەوەندێکی نەتەوەییە لە هەزبەکانی ترا لە تەواوی کوردستانە هاوکاری یا یەکدەنگیک دروستکە بە باوەڕی من بەڕاحەتتر ئێماتانی لە بەرامبەر تورکیە و هەروە وڵاتانی داگیرکرد و هەروەها دەوڵەتی عێراقیش کە ئێمڕۆ زەختێکی زۆری بۆ سەر باشووری کوردستان دروست کردووە بینەوە زۆر سپاسانەکە من هەروەندە gelek spas hevalêje qasîkê ez fam dikim binên me heta nika em çiqa heval û endamê kenekê em tînin ser ekranê xwe gij me re dibêjin Yekîtiya Kurdistan ev wetayê pêşî yani verî herî pêşîn Yekîtiya Kurdistan ödüdiya netewiya Kurdistanê êsîsiya dîplomasiya Kurdistanê yani ev sê tişt ser mesela Kurdistan de ser mesela Kurdistan û pêşketin de gelek mühim e lê em de wetayê dî jî de çikê dî de jî dinêrin em çiqa dibên Yekîtiya Kurdistan em çiqa dibên netewiya Kurdistan em çiqa dibêjin serxebûna Kurdistan lê hinek partiyê me ne rêxistinê me ne hinek ronîkbîra me ne tim girêdiye xwe bi dewletê dina re çê dikin yani gelek tiştek gelî mühim Başûra Kurdistan ew ê dîplomasiyê wî hebe ew bi Tirkiye re bi Îranê re bi Amerîka bi Rûsya re bi deverê dire ew ê têkelî çêke ew ê ticaretê çêke tenduristî çêke ew ê têkiliya dîplomasiyê çêke ev normal e lê ev partî û rêxistinê Kurdistanê Herêmê Kurdistanê ê Rojava û partiyê Bakur Başûr gişt hevde gerekî tiştek bîra nekin Yekîtiya Kurda netewiya Kurda problem gişt di têkilî de dibêjin em mesela Başûr bipeyvin ê Rojava nepeyvin ê Rojava bipeyvin ê Başûr nepeyvin ê Başûr bipeyvin Kurdistana parça mezin nepeyvin ê Rojhilat nepeyvin bi dîtina me de ew nabe yani Kurdistan çawa dijmin bike çer perte jî Kurdistan yek perçeyî Kurdistan is Kurdistan yani navek wî tune dixwaze li vir jî dibe North America South America South Canada North Canada or eyaletê Kanada gelek eyalet hene giş bayraqê wan heye giş di nav xwe de azad in nika mesela bêjin Şengal jî kanibe azad bibe di nav xwe de Rojava jî kanibe perça Soran jî kanî di nav xwe de azad bibe perça Erbil Kerkûk Hewlêr or çîkî di nav xwe de her bajar her gund kanin di nav xwe de azad bin gora tenduristiya xwe gora ekonomiya xwe gora kültura xwe bijîn lê tiştek gerekî bîra nekin em çiqa azadî ji bo xwe dixwazin ji bo Başûr dixwazin ez Başûrî me ez bo Başûrî jî dixwazim ez ji Rojava me ez bo Rojava çiqa azadî dixwazim hoqa jî ji bo Başûrî dixwazim
یعنی گەرەکی نەتەویە کورد دە هەر چەر پارچە دە di nav ronîkbîro de di nav nivîskara de di nav polîtika de di nav tenduristî medar de yani di nav kültür de gişiyek bin çünkü nika ez binê ez bi Kurdî diaxivim hûn bi soranî diaxivin ez giştî fêm dikim min etwanim ne zerîf ama etwanim henê bi soranî bila lê ne zerîf e ezanim ne zerîf e de pêşeroj de te pêş te îş bibe exwazim be zazakê îş bilim be Kurdî îş eya gişt zimanê min in ev jiyana min e ev ruhê min e yani yek ji yekî ne cudatir e stranê me bêjin yani kîjan dengbêjeyî kem guhdarî nakin Saîd Gebarî em guhdarî dikin belê em dikin em şivan perwer guhdarî dikin em dikin em Ciwan Heco em guhdarî dikin em dikin yani kîjan Kurd bi Kurdî divê bi kîjan ziravê em guhdarî dikin û em dixwazin bêjin di dilê me de jî ewayî lê em çima nabêjin kî dijminê xwe em nabêjin ku hûn kolonyalîstin hûn nikan êrişî PKK bikin hûn nikan êrişê QDP bikin hûn nikan êrişê Yekîtî bikin hûn nikan êrişê QDP Îranê bikin yani hûn li deverê dinê li ku êrişa Kurdekî bikin êrişa Partiya Kurdekî bikin êrişa rêxistinekî Kurdekî bikin em Kurd gişt paş wî ne em bi wî re ne eger îro PKK şer dike ez PKK me QDP şer bike ez ê bibim QDP li Rojava ez ê bim gerîlayê Rojava HPG YPG li Şengalê ez YBŞ me yani Kurd gelê Kurd ronîkbêrê Kurd endamê Kurd gere li her çar parçî bi dilekî bersiv bide ne bi mejiyekî bi dilekî çünkü herkes kanî bifire ez sosyalîstim êdî komünîstî êdî îslamê rêxistina îslamî dikê êdî rêxistina demokrasî dikê êdî rêxistina rîverar dikê û keneke çatiyek pir mezin e ev gişt di nav xwe de diperjînin gişt bi hev re hereket dikin lê kêmasiya keneke bi me hîn baş neketinin nav gel ew dîtin û rêmana xwe bi gel nedanin naskirin û gel bi dû wan de baş naçe hîn dibên keneke ê wî keneke ê wî ولا قاسي زانم قاسي از بدها اندامي كنكاجي الناس كلنا هر ريخستن هي هر مجي هي هر دل هي او zaten رنگيا كردستان رنگا كردستان اگر دناv مدى خراسان تنبه اگر دناv مدى درسن تنبه اگر دناv مدى هاورمان تنبه کرکوک تنبه Kobani tüneve ev perçek jime kim bebe yani zenginiya Kurd bi kültüra wî bi zimanê wî bi raman û dîtinê wî divê warî de ez dixwazim bi kurtasî û her yek tiştek bêjin kek Zekeriya kek Hakîm em de dest bi kek Hakîm dest pê bikin çünkü problem de çikê wî de heye kerem ki kek Hakîm bi kurtasî please بەڵێ هەروەکە فەرمووتان خۆ کورد کاک حاکیم فەرموو وڵای نازانم چۆن ینی بە کورتی قسە لەسەر چی بکەین ینی دەنگم خراپ بوو کەک زەکەریا تو بۆ بە سۆرانی بۆ بڵێ
خۆی ڕاستی دکتۆر حەکیم ئاخافنێت تو تێگەیشت بەڵام دەڵێ بە کورتی ئەم هەموو قسانە ناتوانین بڵێن بەڵام من با قسەی دکتۆر حەکیم قسەی خۆ بکە پشتێ وێ من قسەی خۆ دەکەم. باش بەڵام لەسەرەوەی بە کورتی چی بڵێم ینی من دەڵێم باسم کرد لەوەی باسی ئەوەی کە لە کۆتایی کە کەنەکە شاشێکیە کە نەچێ ناو خەڵک لە ڕاستیە ینی ئەمە تا ئاستێک بەڵام لە ساڵانی دوایە کەنەکە قۆناغێکی لەو جۆرەی تێپەڕیوە من بۆ خۆمەک ئەندامی کەنەکە لە باشووری کوردستان بەردەوام لە گەڕان و لە ناو کۆمەلگای مەدەنی لە ناو خەڵکوە لەگەڵ تەنانەت سەرۆک عەشیرەت و کەسە استراتیجیەکان و لایەنە سیاسەکان بەردەوام لە ئاخافتن و لە گفتوگۆ و لە کارکردنین و دەیان و سەدان چاودان کەوتنان کردەوە کۆر و سیمینار و دیبیت لە خانەقین لە کەلا لە ڕانیە لەکفی لە وەجا بەڵام یەک گرفتەیە شەوەیە کە وەکوتم لە ئاسی خەڵکە نەخراپە بەڵام ئەوەی کە خراپە لایەنە سیاسیەکانە کە ترسێکیان هەیە ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆیان پارێزین و ئەیزان ئەو لایەنە سیاسیانە کێن هەندێک لەو لایەنە سیاسانەی کە ئاستەنگن لە بەردەم یەکێتی نەتەوەی کورد و یەکێتی نەتەوەی وەک دروستبوونی کەنەکە بە معنای ڕاستەقینەوە بە معنای تەواوی خۆی ئەوی شەوەیەکە هەندێک هێزگەلێکن ئەو هێزان کە بەستە و ئەجندا و استراتێجی بوونی خۆیان وجودی خۆیان بەستۆ بە دەوڵەتانی داگیرکەوە دیارە و ڕوو لەلایەن بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ من دووبارەی بکەمەوە ئەو شەوەیەکە هەر هەوڵێک و هەر ڕێکخراوێک کەنەکە بێت هەر ڕێکخراوێکتر بێ ئەبێ فەلسەفە پشتی ئەو ڕێکخراوە ڕوون بێت یعنی فەلسەفەی پشتی ئەو ڕێکخراوە بێت و هەر ئەندامێک لە ئەندامەکانی ئەو ڕێکخراوە ئەبێ بە عەقلێت و بیرکردن و فەلسەفەی پشتی ئەو ڕێکخراوە کار بکات و ئەبێ هەرێکێک لە ئێمە بڵێن ئاورنگە مامۆستا سەعیدە لەگەڵ زەکەریا هەر کاباڵێکی کە پێی ئەڵێن کەنەکە پێویستمان بە گۆڕینی ئینسانێکە لە ئینسانێکی نۆرمەڵی کۆمەڵایەتی درۆ بۆ ئینسانێکی کەنەکەی بەداخۆ تاخوا ئەم جۆرە لە دروستبوونی کەسێتی کەنەکەی بە تەواوی دروست نەبووە چون ئێمە ئەگەر بتوانین یانی ئێستا 400-500 ئەندامی کەنەکەیەک بتوانین گۆڕانێکی فکری و ڕوانینێکی لەوجە کە لە خودی خۆمانە بۆ بگەین کە بەمانای کەلیمە ئێمە بەمانای وش ئێمە ئەتوانین خەڵکێک بین کە بوون بە نەوات یا ناوەڕۆکی گۆڕانکاریەک لە ئاستی کۆمەڵی کایی کوردی و ئەمەش ماندووبوون ئەرکێکە کە ئەکرێ بڵێن واجبێکە لەسەر شانی هەرێکی لێمان بۆیە پلانگەڕەکان لە ئاستێکان پلانگەڕەکان ناکرێت ینی هەموو نەگەشتن بە ئامانجێ بگەڕێنەوە بۆ خەڵکی بۆ لایەنە سیاسیەکان ئەبێت ئەوەش بزانین کە دەوڵەتانی داگیرکرد مەترسی گەوریان هەیە لە بوونی ئێمە مەترسی گەوریان هەیە لە دەرکەوتنی سیاسی و یاسزبوونی دیفاکتۆ و حکوومەتێک باشوور ڕاوای کوردستانەوە و بە مەترسی گەورەی لەسەر خۆیاندانێ بۆیە ئەوان پلانگەڕەکان زیاتر و ئەجندای شکلیان فراوانتر و توانیوانە لەمپەر لە بەردەم پێشکەوتی ئێمە بۆیە گرنگە ئێمە بتوانین لە چەند دێ دژمن پلانگەڕی دروستەکە هێندە ئێمە وشیار بین و بتوانین ڕۆژانە ئەو پلانگەڕیانە تێپشکێنین تا بە جۆرێ لە جۆرەکان منە ڕۆڵی کەنەکە لە باشووری کوردستانە لە دوای بابەتی زینی وەرتێ و پێشترۆ ڕۆڵی کەنەکە زۆر گەورە بووە کاریگەریە بووە دانیشتگا لە تەواوی حیزبەکانە تەنانەت نوێنەری دەستە و گروپ دروستکە لە خەڵکی بێلایەن و کەسایەتی ڕۆشنبیر و سیاسەتمەدار بەوەی کە سەدانی پارتی دیموکراتی کوردستان کە ناکرێت شەڕی ناوخۆ بێ یەک لەو دەستەکدانێک کە ئێستا لە باشووری کوردستانە جێگەی شانازی هەوڵ و ماندووبوونی ڕۆشنبیران و کەسانی بێلایەن و سەربەخۆ و کەنەکە و لایەنەکان لە ئەوەیە کە تا ئێستا شەڕی ڕاستەوە خۆی کورد نەبووە کە گرنگە استراتیجی ئێمە لە ئێستا لەم قۆناغاوە بێ کە ڕێگری لە شەڕی کورد بکەین چ لە باشوور بێت چ لە ڕۆژهەڵات بێت چ لە ڕۆژاوای کوردستان بێت ئەمە هەنگاوێک کاری لەسەر کراوە بەڵام ڕەنگە ینی ئێمە
لە ئاستی میدیاییدا لە ئاستی میدیاییدا کەنەکە نەیتکانی بێت پەیامەکانی وە خۆی بگا دوژمن ماکینەیەکی ئەعلامی ڕاگەاندنی گەورە وەسەدان دەستگا و ئیمکانەتی گەورەیە بۆ ئەوەی کە بتوانێت سیاسەتەکانی خۆی ڕووی تێکشکانی کەلتوری چ لە ڕووی ئیرادەوە بەڵام ئێمە بەڕاستی تام ساتەوەکە نەمانتوانیوە لە ڕووی میدیایەوە کە ئەمڕۆ لە جیهان گرنگێکی زۆر گەورەیە گەر تەمەگەشایی شەڕی ئۆکران بزانێت چۆن ئیعلامی ڕۆژاوایی رووسایی ئەوەی مەسلەی کوردی وەک کوردی و رووسیان وەک مش کردوەکەەوە بە جۆرێک وانە کەواتە ئێمە ئەو خەلەلەمانەیە بە تایبەتی کەنە کە تاسان نەیتوانیوە ئیعلامێک ڕاگەاندنێکی سربەخۆی هەبێت و بتوانێت ئەجندا و کارەکانی خۆی بەتوانێت بخاتە ڕوو ئەکر بڵێم ئەگەر بە کورتیش نەبێت ژیان بەردەوامی هەیە ناکۆکیەکانێ ململانەکان هەیە میلەتێکین لە بەردەمی هەڕەشە و سڕینەوەین هەر کەسی هەست بە بەڕاستی قورسە و ئەرکی ئەخلاقی هەر کەسێکیش لەێمەیە کە فراوانی خەبات و تێکۆشەمان بکەین و بتوانین بە کەسایەتێکی نەتەوەیی پاک و دڵسۆز و سربەخۆ لە ڕووی ڕوانینمان بۆ چارەسەری نەتەوەیی تر هەر کەسێک پارتیەکەتیە شیوعیە هەر لایەنێکی لای گرنگەوەیە کە بتوانین کار بۆ یەک ڕزی بکەین هەر ئەمڕۆ لە باشووری کوردستانە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بۆ نمونەکراوە بۆ دەرکردنی پاکەکەری دەستی تیرۆر کە پاکەکەش لە دەستی تۆر دەبێت بەشێک لەو استراتیژی کارکردنی کە هەر کە لە ئێمە ئەبێ هەوڵی بدەین چونکە دە حزبی سیاسی ژویان کردووە حیزبەکانی تریش ڕەنگە هەنێکیان لە ڕووی دیپلۆماسیەتی پەیوەندیەکانیانەوە نەتوان ئەگەر لەگەڵ ڕاو بۆ چوونی ئەوەن کە ئەو پرۆسە جێبەجێکرێت کەواتە ئەکرێن ناکرێ بۆ سین و ناکرد لە خەبات ساد بینەوە نەتەوەیی و فکری دروستکەین ئەوش تەنها بە لێبوردەیی و قوبوڵکردنی هەڵەکانی خۆمانە و ڕبەستانەوە بەرامبەر بە دوژمن و داگیرکەران ئەواڵمەتین دەنگی خۆ باشکە کەک زەکەریا لەوێ چکێدا پەیواتەیە داوی تێژمەر چ بێژی یانێ مەسەلەی یەکێتیە کوردی ئەرێ بەلێ ئێمە گەرەک چێک بکەین کە بچین ئەو یەکێتیە کوردی چاوە ئەکەت بکەین چاوە تێکەلی بێ ڕۆنیک بیر و دیانە بە ئینسانێ درەدە دیاری بکەین کە بە یەکۆ بچین یانێ ئەو مانتالیتە کورد گەرە چاوە بێژ خۆی لە ڕاستیدا دکتۆر حەکیم و بەڕێز کاک سعید هەنێ ئاماژەیان بەوەدا کە کۆنگرێنەتەوەیی هەنگاوی باشی ناوە بە تایبەتی لە باشووری کوردستاندا ئەوەی کە من تاو ساڵانەی لەوێ بووم لەم دوایشدا کە هەواڵانم لەوێن کۆنگرێنەتەوەیی کارێکی باشی کردووە ئەوەی کە چاوپێککەوتنی لەگەڵ کۆمەڵی حزبی سیاسی کردووە کۆنگرێنەتەوەی ئەوەی کرد کە نەیە شەڕی براکوژی لە بینی پەکەکە و پارتیدا دروست بێ بۆیە کۆنگرێنەتەوەی لە هەر ڕوانگەیەکەوە لە هەر پاچێکی کوردستان نبوو لە هەر شوێنێکی دنیادا بوو بێت کاری جدی لەسەر ئەو پێڕە و پرۆگرامە کردووە کە نووسراوە دەبێت کۆنگرە و خەڵکانی کە لە ڕووی نەتەوەی نیشتیمانیەوە کاری بۆ دەکەن و هەنگاوی بۆ بنێت بۆیە دەکرێت کۆنگرێنەتەوەیی وەکو دکتۆر حەکیم ئاماژەی پێکرد ڕاگەیاندنێکی تۆکمەی بێلایەنی هەبێت بۆ ئەوەی ئاماژەکانی خۆی و چالاکیەکانی خۆی و باست و خواستەکانی خۆی و ئەو ئامانجی کە قەزەیەکی نەتەوەی نیشتیمانی و هەنگاوی بۆ ناوە لە ساڵی 92ەوە هەتاکو ئێستا بە ئامانجی خۆی بگات کاک سعید هەنێ ئاماژەی بە کۆمەڵە شدیا لە باشووری کوردستاندا زۆر جوان ئاماژەی پێدا من تەواوکەری قسەکەیەوە بم یەکێتی و پارتی وا ئێستا دژمنی یەکەن جەنابەت کە باست لەوە کرد بۆ حکوومەتی کوردی یان هێزی لایەنی سیاسی کوردی لەگەڵ سەدرا دەیەوێت حکوومەت بۆک بێنێ بە شەرتێکیش لایەنی کوردی هەیە لە ناوچەکەدا بۆیە کۆنگرێنەتەوەی کوردستان ئاماژی ئەوە بووە کەنەکە ئاماژی ئەوە بووە کە
هەموو هێزولایەنەکانی کوردستان یەک بگرن و بۆ ئامانجە استراتیژیە نەتەوەیەکە هەنگاوی بۆ بنن. بۆیە هەر ئامەشە کە کۆنگرێ نەتەوەی کوردستان ئەوەی نەخواستووە کە هێزولایەنە سیاسەکانی کوردستان بچن لەگەڵ هێزێکی تری دەرەکی اتفاقێکە بکەن کە شاید لەوانەیە ئەو اتفاقە دژی گەلی کورد بێت. بۆیە لە هەر شوێنێکی دنیادا ئەگەر بگریت بزانیت جەنابەت دەزانیت و لە کەنەدا ئێمە دەژین هیچ نەورۆزێک بەقەی ئەم نەورۆزی ئەم ساڵە 3000 ئینسان ئامادەی نەورۆز نەبووە. ئەمە شەنگاوێکی جددی هەم ئەندامانی کۆنگرێ نەتەوەی کوردستان بووە کە لە ناوچەکەدا و هەنگاوێکی ئەوە بووە کە ئاماژەیەک بۆ هەموو لایەنێک کوردستانیەکان ئێمە لە هەموو قەزیەنەتەوەی نیشتیمانی و جینۆساید و هەر شتێک مینەتێک بەسە گەلی کوردابێ بە گەلی کورد یەک بێ بە یەک زمان بە یەک هەنگاو بە یەک ئاماژە و هەنگاوی بۆ بنێ. ئەمەش قسەی ینی وەکردار و پێڕە و پرۆگرامی کۆنگرێ نەتەوەییە و ئێمە وەکو ئەندامانی کۆنگرێ نەتەوەی کوردستان دەخوازین بۆ هەموو جیهان بۆ هەموو هێزولایەنە سیاسەکانی کوردستان کە بێنە ناو چەتری کۆنگرێ نەتەوەییەوە بەڵێ و بجددیش بێنە ناوەوە و قسەیان هەبێت چونکە وەکو جەنابەت پێشتر ئاماژت بۆیە لە هەندێک ئەقلیەتی هێزی سیاسی ئەوەیە کە کۆنگرێ نەتەوەی کوردستان ماڵی هێزێکی سیاسیە. نا کۆنگرێ نەتەوەی کوردستان پێڕە و پێڕۆگرامێکی خۆی هەیە ئەم پەیڕە و پرۆگرامی خۆی لە بەرزترین هێزی سیاسی کوردستاندا خۆی دەبینێتەوە و دەکرێت ئەو هێزولایەن و سیاسیانە و ئەو کەسایەتی ڕۆشنبیری و ئاینی و مەزهەبیانە بێنە ناو ئەوەوە بێنە ناو ئەو کۆنگرێ نەتەوەییەوە و خۆیان ببینەوە خۆبینینەوەیان هەبێ و ئەوانیش قسەیان هەبێ لەسەر قەزەیەکی نەتەوەی نیشتیمانی. بۆیە پێم وایە چ بینەران چ کەسانێک زیاتر گۆدار ببن لە ڕووی سایکۆلۆژیەوە هەر سەعات و نیوەک دەتوانن گۆداری ئێمە بن دەتوانین درێژە بە قسەکان بین. بۆیە من لێرەدا کۆتایی بە قسەکانمیان. gelek spas dikin em dixwazin nikajî bi Awrin Kadir xuşka delal xuşka mezin dayeke hêja bo Kurdistan di wê weta yekê Kurdistan gerek çi rew milê pîrekê Kurdistan. ئێستا دەنگەکەت بەسرا ئەتوانی بیکەیتەوە دکتۆر ئاوری. بەڵێ یەک جا دەسی لێوە. بەڵێ ئێستا قسە جەماعەت هەمووشنم هەبوو بەڕاستی خۆی کورد لە واقعی ئەمڕاوەکو لە پێشەوە باسم کرد کورد زۆر پەرش و بڵاوە و ئەو قەوارانەی کە ئێستا هەن لەسەر قەراغی لە ناوچوونن بە حەقیقەت چونکە کارێکی زۆر جددی ئەکێ ئێستا بۆ ئەوەی قەوارەی هەرێمی کوردستان نەکنەمێنێ ئەگەر بشمێنێ بەڵام ببێ بە چوارچەوەیەکی لاوازتر لەوەی کە ئێستا هەیە و هۆکارەکانی ئەوەی کە واشی لێبێت بێگومان کورد خۆیەتی پێش هەر داگیرکەرێک و هەر هێزێکی ئەقلیمی. دەربارەی ئەوەی کە پیرەک ئەبێت چی بکات ڕۆڵی پیرەک بێگومان پیرەک لە کۆمەڵگای کوردەواریە و بە تایبەتی لە باشوور دابش بووە بەسەر چەندەها لایەنە پیرەک هەیە ئەڵێت ئەبێ هەموو لە ماڵەوە بین و مناڵ دروستکەین و خزمەتی پیاوەکانمان بکەین. پیرەکیش هەیە فێمینیزمە و زۆر ئیندیڤیدواڵیزمانە بیر لە هینەکانەکەەوە یعنی ڕایەکی یەکگرتووی ژنانە نییە یاخود ئافرەت نییە لە باشوورە بۆ ئەوەی بڵێ ئەوە وێنەی ئافرەتی یاخود ژنی باشوورە
بەڕاستی لەبەرەوە هەموو دابش بوونە بەسەر حزب و لایەنەکانە گروپ و ڕێکخراوەکانی خۆیانە زۆر بەشی بابەتەکان قوڵ و ئایدۆلۆجی نییە زۆربەی پەیوەندیەکی کۆمەڵایەتیە عەشایریە یاخۆت ئابووریە کە ڕێکیان ئەخات و دەنگی ئەو ئافرەتانەی کە ئەویسترێ لە باشوورە ڕێکخراوەکان بە جۆرا و جۆر هەندێک جار بەریەک ئەکەون هەندێک جار لەگەڵ لایەنی ئولی یعنی دینیەکان بەریەک ئەکەون کێشەکان زۆرن لەبەرەوە دەنگی ئافرەت لە کوردستانە لە باشوورە زۆر ئەتوان بڵێم زۆر وازەح نییە لە یەک ئەدا یعنی ئافرەت لە یەک ئەدا لەبەر ئەوەی دەنگی نەک ئافرەت و پیاویش بە هەمان شێوە بۆ بابەتە کۆمەڵایەتیەکان دینیەکان و زۆر لایەنی تری نیشتیمانی و نەتەوەیی وازەح نییە یعنی ئایدیایەکی وازەحیان نییە مەسلحەتی شەخصی و عەشائری و حزبی ئەوەیە کە بیر و ڕادروست ئەکا بۆ کۆمەڵ لایەنەکان لەبەرەوە واقعی ئەمڕۆی باشوور گەلێک 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 خراپە بە ژن و پیاوەوانێ هەموو شتەکان من زۆر بەخراپ ئەیبینم چونکە ئێمە لە بەردەمی تەجروبەیەکی جیهانی گەورەیە بووین لە ئیمتیحانەکە باش دەرناچین زۆر خراپین نەک هەر باشوور هیچ کەس هیچ کوردێک یارمەتی یەکتری نەیە بۆ ئەوەی استراتیجی ڕاستەقینە دروست بکەین هەموو لایەنگرن هەموو لایەنگری دەرەوەن لەبەرەوە ئێستا کە هەولێر بردومان ئەکات ئێران وەکو چۆن ئەڵێ عاقڵ یەکەم پێ ئەڵێم وا بکەم لە بەغا ناڵەن حکوومەت چێ ببێ ئەوەش ئێرانە بۆ نمونە ئێمە بۆ بەس باسی تورکیا بکەین ئێران و تورکیا کورد ئێستا دابش بووە بە وازەحی بۆ ئەوەی خاڵ بخەینە سەر حرفەکان کورد دابش بووە لە ناوچەکە لە بینی تورک و فارس ئەوە حقیقەتە سووریا ئەو هێزەی نەماوە عێراقیش حکوومەتێکی واقعەتی زۆر لاوازی هەیە تابعی ئێرانە لەبەرەوە کورد هەتا ئێستا بیرمەندێکمان نەبینیوە بێتە پێشەوانێ و ئیش بکات لەسەر ئەوەی چۆن کوردێکی نیوترال دروست ببێت بۆ ئەوەی پرسە نیشتیمانیەکەی لەو چەقبەستووە مێژوویە بێنێتە دەرەوە ببێ بە کوردی ئەمڕۆ مرۆڤی ئەمڕۆ مافی نەتەوەیی ئەمڕۆ بەسە ئیتر عەشایری و حەزبایەتی و ئەو هەموو نەهامەتیانی کە کورتیان ڕۆشتووە ئەگەر باشوور لەوە زیاتر زعیف بکرێ چونکە دەسەڵاتی باشوور ئێستا لە قومەی بێهێزی و خراپایەتی هەموو خەڵک لێ ناڕازیە دەسەڵاتەکە نازانین چ لایەنێک بە وازەحی هیوای داوەتێک کە بەم شێوەیە وڵات بەرێ بەڕێوە و هەمووش کاری لەسەرەکەن بۆ ئەوەی بیڕوخێنن لەبەرەوە دایمە لە هەموو دەسەڵاتەکانی جیهانە ئیتر دەوڵەت بوو بێ یاخود هەر گرۆپێک بوو بێ کە دەسەڵات بگاتە ئەم خۆناغا لە لێدان و دوژمنی دەوروبەر کەوتنی یاخود نەمانی یاخود زۆر زۆر لاوازبوونی حتمیە وەکو چۆن عوسمان لێت لە 1900 شتێک بوو بە چی ئیمبراتۆرە پیرەکە ئێستاش دەسەڵاتی باشوور وایە هاتووە بەداخەوە موعجزەیەکی ئەوێ بۆ ئەوەی بهێنرێتەوە ژیان گەلێک سپاس گەلێک سپاس تەکەلی بەرنامە مەبوون پۆشە ڕۆژێدا ئەمە دیسا بوەرە تێکیلی چێکن ئەز ئیژار دەخوازم سەر کوردستان و شەنگالێ بپەیون کەک زەکەریا سەر ڕەوشێ و شنگالێ
و ڕەوشە باشوورە کوردستانê em programek daxin ez dixwazim yek du pîrek yek de akademîk û yek jî sazbend û sazbendê me jî têde hebikî em ser wê rewşê biaxivin. Ez gelek spas dikim û têkiliya we û ji we re êvar baş dibêjim. Êvar baş. êvanetan baş. Ji we giştara êvar baş. Temaşanê îro di problemê teknîk ez bawerim hinek jî ew problemê teknîkê heyî lê ez anim ji bo ser her ku em Başûrê Kurdistanê em têkilî datînin ew problem derdikevin problemê xetê internetê sawtê tim derdikevin lê normal programê me gelek fesîhê kek Zekeriya zaten tim bi me re yî carek de em dixwazin kek Zekeriya tu jî bibe medyator û pirsê soranî tu bipirsî tê ji min çêtir pirsa bipirsî heta soranî fêr dibim bimînin di dema xweşî de ji wer şev baş.